لە ئێران یادی 43هەمین ساڵیادی شۆڕشی ئیسلامی کرایەوە سەرەڕای بڵاوبوونەوەی کۆرۆنا لە تارانی پایتەخت بە هەزاران کەس بە ئۆتۆمبیل و ماتۆڕەکانیان بەشداریان لە ڕێوڕسمەکەدا کرد. بەشداربووان ڕایانگەیاند سەرەڕای کێشە و گرفتەکانیان پشتیوانی لە حکوومەتی ئێران و ئامانجەکانی دەکەن. سەرەڕای هەموو ئەو سەختی و کێشە ئابوووریانەی کە هەمانە لە پای ئامانجەکانمان دەمێنینەوە و شانازیش بەوە دەکەین کە لە بەرەی ململانێداین و بەرگریش دەکەین. وەک هەمیشە بەشداربووانی ڕێوڕسمی ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێران ئاڵاکانی ئەمریکا و ئیسرائیلیان لەسەر شەقامەکان سووتاند و دروشمی مەرگ و نەمانیان دژ بەو دوو وڵاتە دووپات کردەوە. من بە هەمڕۆی هەمسەرم ئامادەم. من لەگەڵ هاوسەرەکەم هاتووم بۆ ئەوەی لەم ڕۆژەدا ڕای بگەێنین کە ئێمە گەلێکی وشیارین و هەرگیز ناچینە ژێرباری زۆرداری. ئەمریکا و ئیسرائیل بزانن کە ڕۆژێک لەلایەن گەلی ئێرانەوە لەناو دەچن. دوا بەدوای ڕێوڕسمەکە و لە میانی وتاری ڕۆژی هەینی تاراندا ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند لە ڕابردوودا دیدگای لێپرسراوانی ئێران بەرامبەر با وڵاتانی خۆراوە باڵانسی وڵاتەکەی تێکدا بوو. بەڵام ئێستا پەیوەندیەکانیان لە سیاسەتی دەرەوەدا یەکسانە و دەبێت بە یەک شێوە مامەڵە لەگەڵ هەموو وڵاتان و بە تایبەتیش وڵاتانی دراوسێ بکەن. ئاماژەی بەوەش کرد بۆ بەرەو پێشبردنی وڵاتەکەیان لە هەموو بوارەکاندا پشتیان بە خودا و گەلەکەیان بەستووە و هەرگیز هیوایان بە ڤیەننا و نیویۆرک نەبووە. ڕەیسی وتیشی گەشتبینن بەداهات و ڕێگە نادەن نادادی خەڵکی ئێران نیگەران بکات. در دنیا داشته باشیم به ویژه همسایگان، اما امیدمون به خداست، امیدمون به خوزستان است، به خراسان است، به آذربایجان است، به شرق، غرب، شمال، جنوب کشور است و هرگز امید به وین و نیویورک نداریم.